ئێرە کەمپی کۆچبەرانی ماوەڕکیرخنە لە براوناو کە گەنجێکی کورد بە ناوی کارزان بەڕێوەبەرایەتی دەکات. لە کەمپی کۆچبەرانی ماوەڕکیرخن زیاتر لە 35 کۆچبەر دەژین کە زۆرینەی کوردی باشوور و ڕۆژهەڵاتی کوردستانن. زاتمە تورکیان بریا قاچاغا زاتم زاتمە هەنگاریا پشتی هەنگارە زاتمە سربیا سارەکی دەبوونم 13-14 کەس بوون سارەکیدا مطالعەدەچی بوو پای سەکنی ئەمەژێ بازدا مەخۆڤە شارت حتا ئێواری ئەمنوکە دەرکەتن. بەڕێوەبەری کەمپەکە دەڵێت کۆچبەران لێرە بارودۆخیان تا ڕادەیەک لە کەمپەکانی دیکە باشترە، بەڵام بە وەرگرتنی مۆڵەتی نیشتەجێبوون زۆر پەلە دەکات. ئەم شوێنە پێوترێ شوێنی ئینتیزاری یاخوا کەسیش ڕەفز وەرنەگرێت کە ڕەفزی وەرکرد ینی ئەبێ پاڵی لێباتەوە بۆیان نیە بۆ سیاحەت چن و بۆیان سێ ڕۆژ زیاتر لە دەروی کەمپەکەش بێنەوە. ئێرە کەمپێکی هەمیشەیە و کۆچبەران 10 ڕۆژ جارێک 55 یۆرۆ وەردەگرن کە دەبێت بەشی هەموو شتێکیان بکات. زۆر لە ئاو دەترسام بۆی هەبوو هەر دەقەیەک غەرق بین و بمرین. دەترسام دەست درێژیم بکرێتە سەر ئەگەر هاوژینەکەم لەگەڵ نەبووایە ئەوە ئەکید ڕووی دەدا. بەگشتی پیان ناخۆشە هەر نەک نەمساژ. ئەم کەمپا بەجێ دێڵین و دەڕۆینە ترایسکیرخن کە گەورەترین و بەناوبانگترین کەمپی کۆچبەرانی وڵاتی نەمسایە و بە پێی دواترین ئامار زیاتر لە 5000 کۆچبەر لە کەمپەکە دەژین. بەشی زۆری کۆچبەران لە کەمپەکەدا بەهۆی نەبوونی جێگە لە ژوورەوە لە باخچەکەدا دەخەون. ئێمە 10 ڕۆژە لێرەین لە باخچەکە دەخەوین لەبەر باران ئێمە دەخەوین لە نێو خێمە. شەڕی داعش و خراپی گوزەرانیان سەدان گەنجی لە کوردستان و وڵاتانی دیکە هێناوەتە ئێرە. ئەوان ڕێگایەک دەگرن کە پێی دەگوترێت ڕێگای مەرگ. بەرگەی سەختی و چاڕوانی ئێرە دەگرن بەڵام هەرگیز نایەنەوێ بگەڕێنەوە وڵاتەکەیان چونکە پێیان وایە کە داهاتویان لێرە ڕووناکترە. لە کەمپەکە سێژەم خواردن دابەش دەکرێت. کۆچبەرانیش مانگانە بۆ خەرچەکانی دیکەی جگە لە خواردن 40 یۆرۆ وەردەگرن. لەبەر ئەوە ناگەڕێمەوە کوردستان بە 3 مانگ جارێک مەعاشێک ئێن ئەڵێن پارە نییە بەس یەکێک لە سەرگردەکان سەعاتی دەستی بە 70 دەفتەر ئەکڕێت ئەیوە بۆ ئەوانە پارە هەیە. لە شەژمانگی یەکەمی 2015 زیاتر لە 24000 کۆچبەر چوونەتە وڵاتی نەمسا و داوای مافی پەنابێرەتیان کردووە. دەرباز یونس ڕوودا و نەمسا.